بسم الله الرحمن الرحيم وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. بەڕێزان، بەڕێوەبەر و ستاف و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام، السلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه. بە بۆنەی تەواوکردنی 12 ساڵ لە تەمەنی کەناڵی ئاسمانی پەیام و چوونە نێو ساڵی 13هەمیەوە، دەستخۆشی و پێزانین و سوپاس پێشکەشی یەکەیەکەتانەکەم و لە خۆی میهرەبان داواکارم هەرچی لە چاکە کردوتانە لێتان وەربگرێ و بە باشترین شێوە پاداشتان بداتەوە. هەروەها بە لوتف و بەزەی خۆشی لە هەڵە و پەڵە و کەم و کوڕیەکانتان ببورێ. بێگومان هیچ کەس لە هەڵە و گوناه و لادان خاڵی نابێ. هەر بەم بۆنەیەشەوە ئاماژە بە چەند شتێکەکەم. یەکەم، ئاگادارم بەردەوام لە قەیرانی داراییدان و فشاری زۆر جۆرا و جۆرتان لەسرە. ئەڵبەتە لە ئاوا بارودۆخێکی سیاسی و ئابووری داری پڕ لەستەم و گەندەڵیدا کە هەرێم و عێراقیشی تێدان، ئەو دۆخە پڕمەینەتیەی ئێوە و براو خوشکانی دیکەشتان لە ئۆرگانەکانی دیکەی کۆمەڵی ئیسلامی شتێکی چاوەڕوان کراوە و جگە لە خۆڕاگری و پشوو درێژیش هیچ چارەیەکی دیکەمان نییە. بەڵام دڵنیاتانەکەمەوە کە ئەم بارودۆخە گەیشتۆتە کەناری هەرس و ناگونجێ چی دیکە ئەو هەموو ستەم و گەندەڵی و پۆخەڵی و کەمینە بە ملیار لێرکردن و خەڵک و جەماوەر بە هەژارکردنە بەردەوام بێ. دووهەم، کەناڵی ئاسمانی پەیام نەریتێکی زۆر باشی داهێناوە کە باوەشی بۆ هەموو کەس بە دەنگ و ڕەنگ و بیر و ڕاو هەڵوێستە جیاکانەوە کراوە بووە و هەوڵی داوە مینبەرێکی ئازاد و ئازایی هەموو لایەک بێت. ئەو خاڵێکی بەهێزی پەیامە و بەبێ دوو دڵی لەسەری بەردەوام بن و پەرەشی پێ بدەن، بەڵام بە هاوسەنگی و بێ تێپڕاندن. سێهەم، مادام کۆمەڵی ئیسلامی کە پەیام زمان حاڵەتی بەگشتی یەر لە سەرەتای ڕاگەاندنیەوە بڕیاری داوە سنگرێکی مەحکەم و تەنازول نەکەر بێ لە بەرگری لێکردنی ئیسلام و ڕاستیەکانی و دین و ژینی کۆمەلگا و ڕەوشت و ئەدەب و بەها بەرزەکانیدا، بۆیە پێویستە بەرپرس و ئەندام و کادیر و پەیامنێرەکانی گێچەڵ پێکران و سەغڵەتکران و ڕێلێگیران بە ئاسایی وەربگرن و بە وردەستەم و خراپانە شل و کول نەبن و لەسەر کار و چالاکی دڵسۆزانەی خۆیان بەردەوام بن و سۆگەر سەرنجام هەر حەق و ڕاستی دەچەسپێ و پوش و پەڵاشی ناحەق دەڕوا. فأما الزبد فيذهب جفاء وأما ما ينفع الناس فيمكث في الأرض. چوارم، خوای کارزان و میهرەبان لە کۆتایی ژمارێک لە سوورەتەکاندا بۆ وێنا البەقەرە، ئالی عیمران، الئەنعام، الئەعراف، الحجر، الئیسراء، الکەهف لە بەرامبەر گرفت و کێشە و کۆسپ و ناڕەحەتیەکاندا کە هاتوونە تا ڕێی پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم فەرمان بە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم کات کە پەیوەندی خۆی لەگەڵ خوادا مەحکەم بکە بەهۆی یادی خوا و نوێژکردن و تەقوا و تەزکیە و پاڕانەوە و هەتا دوایی. اینجا بێگومان ئێمە بەو ئامۆژگاری و ڕێنمایانەی خوای پەروەردگار لە پێشتر و شایستەترین، تاوەکو هەرچی زیاتر بەهێز و پێز و دامەزرا و نەلەخشاو بین. بێگومان لە خزمەتی خەڵک و کۆمەڵگەی خوادا بوون لەبەر تیشی قورانی پیرۆز و بەڕێبازی پێغەمبەری خاوەن ئەو پەڕی حورمەت و ڕێزدا مای سەربەرزی و شانازیە لە دنیا و دوا ڕۆژدا و هەر باجێکی لە پێناودا بدەین شایستەیە. دووبارە سڵاو و دەستخۆشی و پێزانین و پیرۆزبایی بۆ هەموو لایەک. براتان عەلی باپیر، 15/4/1442 کۆچی 30/11/2020 زاینی. والسلام عليكم ورحمة الله وبركاته.